سڵاتان لەبێت 37 ساڵ بەسەر شیمابەرانکردنی گوندی گۆبتەپەیە تێپەڕەبێ. ساڵانە لێرە مەراسیمێکی گەورە سازەکەن کۆمەڵێک لە بەرپرسە حیزبەکان ئامادەن لێرە و لەگەڵەوە دانیشتوانی گۆبتەپە و خەڵکانێکی زۆریش هەن لێرە کۆوە بنەوە. ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەشێکیانە گفتوگۆوەکەین چێڵن لەسەر و قسانەی کە لێرە بۆ چەندی جار دووبارە ئاکرێنەوە، چێڵن لەسەر و بەڵێنانەی کە تا ئێستا بەشێکی زۆران نەکراون بەکردار. دۆخی گەنجان گۆبتەپە لە چی ئاسێکایە؟ گۆبتەپە لە ڕووی پرۆژە و خزمەتگوزاریەوە لە چی ئاستێکدایە؟ دانیشتوانی ئەم گوندە کە ژمارەیەکی زۆر لە قوربانیان یاوە، خەڵکانێک لێرە ئەنفال کراون، لێرە چەکی کیمیایی وەکو بۆمبێک تەقیوەتەوە لێرەیە. گۆبتەپەیەکان یاخود خەڵکی ئەم گوندە تا چەند برینەکانیان ساڕەش کراوە، تا چەند خەمەکانیان بۆ تیمار کراوە. ئێمە قسە و گفتوگۆی زیاترەکەین با بزانین هاوڵاتیان ئەوانی کە لێرەن چیمان پێڵێن. السلام عليكم باشي. عليك السلام ورحمة الله. دقم باسونا. زور سپاس بۆ هەمووتان. نصر مع سكم. بە قوربانتان. خەڵکی گۆبتەپەی یا بەڵێ. شو شەهید بووە لە شیمابەرانەکەیە لە ئەنفالەکەیە؟ دوو برام شەهیدە. دوو برا. ئارە. چی بۆ کراوە؟ واللهی هیچمان بۆ نەکرد. نەبەخوای چۆنە بینی ئەو هایە. ساڵانە ئەم وعد و بەڵێنەتان پێ درێ ئەمانە یەنە ئێرە چەندی چۆتە بوارە جێبەجێکردن؟ نابەنەستەر. نایبەنەستەر؟ نا. چۆن دیتانە هەرەوە. گۆبتەپە چی پێویستە؟ هەتانە چیتان بۆ بکرێ؟ بەخوا دوو برام شەهید بووە تا ئێستا نەیان گوتووە ئەوە شتێک بۆ تۆ کە ساحێبی دوو برای شەهیدم. ئەو کاتی شیمابەران کرایەوە لێرە بوون؟ نا نەوەڵام لێرە نە. دوو براکەت لێرە شەهید بوون؟ ئارە با پێشمەرگە بوون هەرچی. داواکاریتان چییە؟ تانەوێت چیتان بۆ بکرێ؟ مان لە قاپی خوایە ئەگە هیچ کە قسە پاشان متمانەتان بەم بەرپرس و مەسئولانە هەیە کە دێنە ئێرە؟ وەڵا ئەنجا خوا هیدایەتیاندا خوایە هەر ئەوەیە. ڕایان پێکەن؟ وەڵا ئەنجا خوا بۆ خۆیان نەزان. خوا ئەزانێ و دڵی خۆیان نەزان. بەخێر بی بۆ گۆبتەپە. چاوما دەکەم بەخێر بێ یاخۆ. چی وای لە تۆ کێر بی بۆ گۆبتەپە؟ وەڵا یادی ئەنفال بوو. ساڵانە یی بۆ ئەم یادە هەموو ساڵە؟ هەموو ساڵە دێم بۆ یادە. بۆچی؟ وەڵا لەبەوە هەموو کەسکارمان ئەنفالە ئێمەش. سوکار ئەنفالە؟ ئارێ وەڵا. ئێمە 120 نەفەرمان هەیە دیەکەی ئێمە. هەمووش ئامۆژاییەکی. چیت بیدێنێتەوە ئەم جۆرە مەراسیمانە؟ ئەم مەراسیمانە گەلێ شتێکی دادەپۆشن. جوندی شەقی لە کورد هەنەداوە لە کەلبووکەوە هەتا چەتە بادینە. ئەو لێ شەکان تێدا یعنی جوندی شەکە تێداوی نەخێت بەس جاش شەکان تێداوە. بەس جاش ئەنفالی کردو. ئێمە لە هەموو کوێ سێ کەسن. ئێستاوە خزمەتیان دەکەن دام بەستون. لە بەرامبەر و قوربانانی کە ئێوە یاوتانە چی بەرامبەر بەیەوە کراوە؟ چیتان بۆ کراوە؟ حکومەت هێرم چی بۆ کرد؟ وەڵا هیچمان بۆ نەکراوە. ئەرە وەڵا هەموو شتێکیان بۆ کردووی. هیچتان بۆ نەکراوە؟ نا وەڵا. ئەی داواکاریتان چییە؟ داواکاریمان ئەوەیە هەندێکیان دەمانێت بە دەدەکە سەدامی بچن هەندێکیان. هەندێک لەم بەرپرسە کوردانی خۆمان دەکانی خۆمان ئەرە وەڵا. ئەوە تەواوێنەکە ئەمان تەواویان گلەی و لێیان هەیە. ئەچۆ گلەی منی. ئەوەی یەنە ئێرە بەڵێنێن وعدەیەن. فرە بعد وعدەیەکی ئەمە سێ کەرە چوا کرد من ئەلم گۆتەبەی وعدای پێداون هیچیان بۆ نەکردوون. کام وعدانیان نەبردۆتە سەر؟ هیچیان بۆ نەکردوون. وعدیان پێداون کە جادەی قیام بۆ بێنن کە لێرە خزمەتیان بۆ بکەن خانویان بۆ هیچیان بۆ نەکردوون. لەناو گوندەکە ڕێگاوبان چۆنە؟ چۆن؟ مەسم لە ڕووی پرۆژەی کۆنکرێت و قیر و هیچ نییە بڕۆ تەماشا بزان قیری تەیە. ئەو جادێ ڕەت بۆ لای کانەژیرە ڕۆژە ئەوە قیرە هیچ. ئەی لە ڕووی خزمەتگوزارەکانی ترەوە؟ وەڵا هیچ کاین قوتابخانە نەخۆشخانە هیچ ئەوە هەتیدا نێ باوەڕام تێدا بێ. ئەی کە سوکاری شەیەتیشی بۆ کراوە؟ سوکار شەی چی بۆ کراوە؟ وەرە موچیان بۆ دابین نەکرا؟ نەوەڵا هیچیان بۆ دابین نەکرا. خانیان پێ نەدراوە؟ کورە ئەرێ خانووی چی خانە؟ هیچ کەی لە خانووشیان داونیە
ئێمە دایان بە حەودۆرەکان دا عەرزەکە لە کۆیە لە کوورەکانی ئەمدا دابوویانە بە ئەنفالی نەوەڵا هیچیان بۆ نەکردو بەس ئەوەی سەدام حوسێن تەواوی نەکرد ئەمان تاویان کرد ئەم تەواوی کرد ئێستا تەواوی کردو ئێستا تازە ئەو بۆ تاک بۆوانە بووی هەر تەواوی دەکرد باش کاک ژەڕەنجە زۆر سپاس چاوە زۆر سپاس دەکەم من خەڵکی ئێرەی بەڵێ گیان بەشە ساق بێخوا چێڵی یان لەسەرم یادکردنەوەوانە ئەمە تا چەند ینی کێشەکانی ئەوە چارەسەرەکە تا چەند دەوایەکە بۆ خەمەکانتان یان بە پێچەوانەوە ئەمە کولانەوەی ئازارەکانتانە یان ئەتان گەڕێنەوە بۆ ڕابردوو لە بریەوەی کە دڵخۆش بن پێی خەمبارە بن. بەڵێ من وەک شوان گۆبتەپەی ڕۆژنامە نووس و چالاکوان و خاوەن شەهیدی شیمابارانی گۆبتەپا کە ئەمڕۆ 37 ساڵتەیە پەڕێ بەسەر یادی شیمابارانکردنی شارەدەی گۆبتەپەی شەهید 37 دانە ساڵە ئێمە برینەکانمان خوێنی لێتکە تا ئێستا زامانمان ساڕێژ نەکراوە بۆیە لێرانەوە داوا ئەکەین ئیتری لە دوای 37 ساڵ یادکردنەوەی شیمابارانکردنی شارەدەی گۆبتەپەی شەهید بەڕاستیەکەی ئیتر کاتێتی کە بەڵێنەکانیان بکەن بەکردەوە بۆمانی جێبەجێکەن ئێمە ئەگەر بە ویژدانەوە قسەکەین گۆبتەپا لە دوای پارێزگای هەڵەبجە خاوەنی زۆرترین قوربانیە کاسی لەسەر مەزارەکە یعنی هەر لە خۆتەوە ناخت دەهەژەکە ئەبینی مناڵی دوومانگی تایە مناڵی ساڵێکی تایە کە بە چەکی قەدەقە کراوی کیمیایی لە 35 ساڵ 1970 شەهید کراوە بۆیە ئێمە داواکارەکانی ئێمە لە دوای 37 ساڵ یادکردنەوەی شیمابارانکردنی گۆبتەپا داواکارەکانمان زۆرن ئێمە تا ئێستا بنکەی تەندروستیمان وەکو پێویست نییە پێویستە بکرێ بە مەڵبەندێکی تەندروستی ئێمە تاوەکو ئێستا کۆڵانەکانی شارەدەی گۆبتەپەی شەهید کە ژماری دانیشتوانی گۆبتەپا 350 ماڵە تاوەکو ئێستا کۆنکرێت و قیرتاو نەکراوە پێویستمان بە مۆنومنتێکە بۆ ئەرشیفکردن و دۆکۆمنتکردنی سەرجەم ئەو کەلوپەل و پاشماوانی کە ئێستا لە ناو گوندەکەمانە ماوە من خۆم ئەتوانم شتێک بڵێم مەزاری شەهیدانی گۆبتەپە لەسەر ئەرکی خۆم تەواویم ڕوو ناکردەوە وەک گەنجێکی خۆبەخشی گۆبتەپە وەک درک بەو هەموو شەهیدە جوانەی کە وەکو پەپولە وەراون لە گوندەکەمانە هەستان من خۆم ئینارێکی ڕووناکیم بۆیان دانا ئێستا شەویش ئەتوانی بڕۆی لە ناو مەزاری شەهیدانی گۆبتەپەدا دا بنیشیت و بە کەیف خۆت سەیری مەزارەکە بکەین بۆیە ئێمە بەڕوح بەجیان بەدڵ ئەگەر حکومەتیش نەبێ ئێمە خزمەتی گوندەکەمانەکەین لەبەر ئەوەی بەڵێ ئێمە خۆمان خزمەتێکین ئەوەندەی بتوانین لەبەر ئەوەی لەسەر حکومەت نییە ڕاستێکی بێڵم تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست هاوکار نەبووە بەڕاستێکی یعنی ئێمە کە سەیرەکەین هەڵەبجا بوو بە پارێزگا ئیسێکا کە با گۆبتەپەش بکرێ بە نەحەیە وەرە کاکە بەداتا بە ئامار بە ئەرشی بە دۆکۆمنت ئەگەر لە دوای هەڵەبجە گۆبتەپە خاوەنی زۆرترین شەهید نەبوو هەقتان بێ ئێستا کاتێکی بکرێ بە ناحەیە ژماری دانیشتوانەکەی کاکە زۆرە ناوچێکی گەشتیاریە بە سامانی ماسی بەناوبانگە یعنی بە هەموو پێوەرێک گونجاوە بۆی بکرێ بە ناحەیە بەڵام مەدا قوتاوە ئێستا حکومەت هەرێمی کوردستان جولی داواکانمان نەگرتووە دۆخی گەنجان چۆنە لێرە دۆخی گەنجاو بڵێم چۆن کراوە بێگومان کۆمەڵە دەرچوی زانکۆ پەیمانگاتان هەیە گەنجی بێکارتان هەیە ئێمە بەچی ئاستێکا دۆخ ئێمە ئەگەر بڵین پێویستمان بە سەتەری گەنجان هەیە ئێمە کتێبخانەمانی خوێندنگەمانی ئەمانە تا حدێک دەستخۆشیان لێگین باش نەم ئیشانە بەڵام ئەوەی کە ئێستا بۆ ئێمەی گەنج بۆ ناو سنتەری شارەدەی گۆبتەپە زەرورە بوونی سنتەری گەنجانە بوونی شوێنێکی پارێگا بڵم شوێنێکی گەشتیاری یان باخچەیەکە بۆ ئەوەی منداڵە چاوگەشەکانی گۆبتەپە ڕۆژانە کاتەکانی خوانی تێدا بەسەرن بەڕاستیەکەی ئێمە هەیە منێت تەنها مەزاری شەهیدانمانەیە زۆر جا مناڵەکان کەسنە ئەویانە یعنی ئەزیێت بە شێلەکانەگەێنن لەبەر بێشوێنی بۆ ئێمە جێی خۆیەکی حکومەت یاریمی کوردستان باخچەیەک یان شوێنێکی تایبەت بە یاری مناڵان لە شارەدەی گۆبتەپە دروستکە کە بتوانێت تا هیچ نەبێ کەمێک ئازار و نەهامەتیەکانی کەسوکاری شەهیدان و ئەو لاوە جوانانی کە ئێستا پێیەکەن کەم کاتەوە گۆبتەپە تا ڕادەی ناوچەیەکی گەشتاریشە خەڵکێکەیە بۆ ئێرە تا چەند یان داوای ئەوتان کردن هەوڵی ئەوتان داوەکە پرۆژێکی گەشتیاری لێرە دروست بکرێت چونکە ئاوێکی زۆرتان هەیە لە ئێستا ئێمە بڵین لە ڕووی پرۆژەی گەشتیاریەوە باشین ئێستا چەندین پرۆژەی گەشتیاری کراوە لە ئێستاە گۆبتەپە خاوەنی سێ پرۆژەی گەشتیاریە لە دەم ئاوەکە بەڵام ئەمە لەلایەن کەسانی دەستڕۆشت و لە ناوچەکانی کوردستانەوە نە خەڵکی
ناو سنتەری گۆبتەپە دروستی کرد بێت بۆیە ئێستا پرۆژێکی گەشتیاری باش لە گۆبتەپە ئێمە هەر کەسێک بێ لە گۆبتەپە پرۆژەی گەشتیاری بکە ئێمە سوپاسیەکەین خزمەتی باشیەکەین بەڵام خۆشیشە حکوومەت هاوکار بێ خۆمان بتوانین پرۆژەی گەشتیاری تێدا دروستکردن بەڵکم سوود و ئیمکانیاتی ئەو پرۆژێ بۆ خۆمان وەک لە کەسانی کە خەڵکی شوی دڵناغاچ بۆچی لێرەی ها بۆچی ولا لێرە هاتم بۆ میادە ساڵانەی بۆ میادە بەڵێ ساڵانە دێم بۆ میادە بۆچی وڵی تر دێم یادی شەهیدە و ئەکەینەوە ئەتەوێ هاوخەمی خەڵکی گوندی گۆبتەپە هاوخەمی گوندەکەم و هەم ئەنجومەنی گوندی دڵناغازم ئەنجومەنی بەڵێ گەشتە ساق بە یاخوا ئەم یادا چیت بیردێنێتەوە وڵی ئەم یادە بیرەوەری نەهامەتەکانی کوردی بەبیرێنێتەوە ئەوانت بەبیرێنێتەوە کورد نەهامەتی زۆر بەسەر هات بەڵێ زۆری بەسەر بەرامبەر ئەو نەهامەتی کە بەسەرە هاتووە چی کراوە یعنی بۆ خەڵکەکەی وڵی هیچ شیاو تۆ نەکراوە ینی شتێکی ئەو تۆ نەکرا بۆ وڵاتنەکە بۆ من ئێستا گۆبتەپە قوربانێکی زۆریاوە زۆریدا و زۆر زۆر لەوە زیاتری ئەوێ بوویت بەڵام لە بەرامبەر ئەو هەموو قوربانی کە یاوێتی ئەو خەڵکە دڵسۆزی کە شەهید بوون کە بوون بە قوربانی ساڵانە بەرپرسەکانمان کۆمەڵی وعد و بەڵێنی جۆراوجۆرێ ئەم قسانە بەشێکیان دووبارەن یعنی خەڵکەکە چی پێویستە خەڵک قسەیان کردار زۆر شت دووبارە بەڵێ بەڵێ زۆر شتەکان دووبارە یان بەڵێنەکانە دەن ئێستا پرۆژەی ئاوی گۆبتەپە چەند شەماڵ عنی على اساس بچۆتە باری جێبەجێکردنەوە تا ئێستا ئیشەکانی وەساڵ ئێوە چیتان پێویستە ئێمە وڵانجا چیمان پێویست نییە پرۆژەی خەستەخانەیە نیمانە و مەکتەب دوو مەکتەبمانەیە و ئیتر ڕێگاوبان باش نییە ڕێگاوانەکەمان هەمی وا تێک چوو ینی کەسێ نییە ئاوری لێباتەوە چاچی بکات ئەم قیرە ئەوها ئەڕۆ بۆ لای ئێمە شەڕات هەمی تێک چووە یاسا کەسی شووە نییە ئاوری لێباتەوە چاچیکە نەیەڵێ ئاوا لە ناوچێ بەرپرسان لەسەر ئەم وعدانی کە یاویانە ینی من لەگەڵ بەشێکی زۆری خەڵکە کە گفتوگۆوە کە بەشێک بێزار بوون لە قسەکردن کرداریانەوێت پێ دوایە تاکەی بەنمونە هەر قسە ئەکەن هەموو شتەکان چەنەها جار دووبارەیە سێبارەیە دەبارەیە سەدبارەیە ینی شتەکان هەر بڵێنە و ئەکرێ دووبارە و دەبارە و سەدبارە ئەو شتانە شتێ نییە ئەوەی لێ بکەیت ئەم یادانە ینی چەندێک لە خزمەتی خەڵکایە ینی پێت وایە جۆرێکە لە کولانەوەی برین و سەرهاڵانی هەڵدانەوەی خەمەکانیان جۆرێکە لە خزمەتکردنیشە ساڵانە خەمەکان نوێ بێتەوە نوێ بێتەوە و کەسانی کە قوربانیاندا ئەو هەموو دایکە بە ڕێزە لەوێ گشتی فرمێسکی ئەگیریە ینی یادە شتەکانیان هەمووی دووبارە و سێبارە نوێ بێتەوە ساڵ ساڵە بەشداری مەراسیماکەی وڵایە مساڵێ بەرداری ناکەم بۆچی وڵایی نێنە و بەرداری مساڵ ئێستام ساڵ بەشداری ئەم کورد ساڵ بەرداری کرد بەڵێ بەرجلی کوردیەوە بەڵێ بەڵێ ئەیە بەرداری کرد بەڵێنی چیتان پێدرا ساڵانە بەڵێنی جۆراوجۆرە درێ بە خەڵکی گۆبتەپە وڵا بەڵێنە زۆر پێدا بەڵام بەڵێنەکان نەبرش درێ بەڵێنەکان بەسەر نەبرد چیان نەبردۆتە سەر وڵی ئەو کەوا داوایەکەن ئەو شتانە و خزمەتگوزاری و ئەم شتانە تاینات و ئەم شتانە بێت گەنجی ئەم گوندە کار و کەسابەتی هەیە دامەزراوە وڵی کەم دامەزراوە دامەزرانێک هەیە بەس کەم ئارە وڵا ئەی معیشەتی ژیانی ئەم خەڵکە چۆن هەڵەسوڕێ ژیانیان هەیە کورە زەرعاتەکەن و حەوزە ماڵسییان هەیە ئەم شتانیان هەیە حکوومەت موچەی بۆ دامین کردوون ژیانی باش پرۆژە و خزمەت گوزاری وڵی خزمەتگوزاری هەر ئەوڕۆیان بۆ کردوون جاچی خۆشی نەوەتویەکیان بۆی ناون بۆ ئەو دیەکانی کەشیان بردووە بۆ ئەو دیارەیە بۆ ئێرە ئاواتووە لە نەوەتویەکەوە خەستەخانە هەیە و مەکتەبی هەیە و ئەو شتانە هەیە کەم و کورتیتان هەیە بەڵێ کەم و کورتیتان هەیە وڵای کە بە کوردی هەر هەیە ئەرە وەڵا هەیە هەیە ئارە وەڵا خەڵکی گوندی گۆبتەپە بەڵێ شایانی خزمەتی زیاتر نین وەڵام چکە بەرشاڵای ئەنفال کەوتو قوربانیان داوە کیماوەران کراوە قابلی هەموو شتێکیان هەیە پێویستە هەموو شتێکیان بۆ کرێ کارتان چیە لە بەرپرسەکان ئەوانی کە ساڵانەیەنە ئێرە
ئەم یادتان لەگەڵاکەنەوە چی داواکارێکتان لێیان هەیە؟ والله داواکاری هەروانەیە ئەو خزمەتگوزاری و ئەو گەنجەکانمان بۆ تاینکەن و کۆڵانەکانیان بۆ چاکەن و ئەو شتانە. ساڵانە میادە ئەکەنەوە مە تا چەند بۆتە چارەسەری گرفتەکانیەوە؟ نەبووتە چارەسەری گرفتەکان بەڵکو برینەکانمان ئەکولێتەوە لەبەرەوەی ئەوە لە دوای هەڵەبجە گۆفتەپەیە شیما باران کراوە. ئێمە سەردەمانێک باوکم کەڵەکی هەبوو شەو تابانی پێشمەرگەیە پەڕاندەوە بۆم بەروبەر نانی نادایەمە ناتانانی لە پێشمەرگا بەڵام کووە ئێستا بچۆ هەر یەک باوکم چوو وەلا یەک لەو بەرپرسانە کە شتێکی بۆ بکە گوتبی تۆ چێ من تۆ ناناسم داوای چی لەمانە بکەین هیچ حتا وەرە تۆ داواکە. ساڵانە میادە ئەکرێ کۆمەڵە بەرپرسیان بۆ ئێرە کۆمەڵە بەڵێنی جۆراوجۆر ئێن چەندێک لەو بەڵانانە جێبەجێ کراون؟ هیچ ئەوە بڕۆ سەری بنکەیەکی تەندروستیمان هەیە هی 4 ماڵە هی 5 ماڵە نەگەی 500 ماڵ و 600 ماڵ ئەویش تا سعات 11 بنکەیەکی تەندروستی بچووک هیچ چی بۆ کراوە؟ تەبە چی پێویستە؟ گۆفتەپە یەکەمشی بنکەیەکی تەندروستی بسووە کاتژمێری پێویستە لەبەرەوەی کە نەچین بۆ دەرەوە ئێمە 500 ماڵین یعنی زۆری ئەو کۆڵانەکانمان ببرە هەموو خاک و خۆڵە حەقی قتاوکردنیە حەقی خزمەتی زۆری هەیە گۆفتەپە بەڵام بەداخەوە داواکاریەکان زۆرن بەڵام هیچی جێبەجێ ناکرێت و وعد و بەڵێنی شەدەن بەڵام هەر ئەو دقەیە تەواو ئەمڕۆ هەموو بەڵێنێکە بدرێ کۆتایی پێات و تەواوە تا ساڵێکی کە ئەم بەرپرسانی کە هێنێرە زوو سەردانتانەکەنیان تەنها لەم مناسەباتانەیە نەخێر لە یادەکانە لە کاتی باوڵێن دەنگدانە یە پێداوی پیسیان بە ئەو خەڵکە بێ هەر ئەوەندە و بەس. باشی قوربانجان زۆر بەخێر بەسەر چاوی گەورە سەلامەتکە خەڵکی ئێرەی بەڵێ جان لەشە ساقدا خۆ کە سوکارە هەیە بەرەو قوربانانە کەوتبێ بەر ئەنفال و چیمایی بەرکەوتبێ. بەڵێ من تەمەن 8 ساڵان بووە کە باوکم ئەنفال بووە و خوشکێکیشم ئەنفالە وەرچوار کوڕە پوریشم ئەنفالە شەیتان زۆرە. بەڵێ ئەرەوەڵا بە کۆی گشتی ینی 6 نەفەر لە خانەوادەکەمان ئەنفال کراون. ئەم قوربانیانی کە ئێوە یاوتانە لە بەرامبەرەوەی چیتان بۆ کراوە؟ وەڵاهی لە بەرامبەر ئەوەیە بەڕاستی هیچمان بۆ نەکراوە ئێمە 7 ساڵە چاوەڕوانی هێنانەوەی ڕووفاتەکانمانەکەن بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لەوایە زۆر کەم تەرخەمە لە ڕاست کە سوکاری شەهید و ئەنفال بەڕاستی کەم تەرخەمە لەبەرەوەی 37 ساڵە پیرەمێردێکی بە ساڵات چوو دا حاجێک چاوەڕێی هێنانەوەی تەرمی ڕووفاتەکانێت ئینجاگە هێسک و پرووسکەکیش بێ بۆ ئەوەی بینێژێ لەبەر چاوی خۆیان بێ ڕۆژانە و ماگانە بچێ سەردانی گۆڕەکەی بکە بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێم لەوایە زۆر کەم تەرخەمە و بە تایبەتی ترش وەزارەتی شەهید و ئەنفال زۆر کەم تەرخەمە بەڕاستی. ئەمڕۆ لەسەر ئاستی حکومی هیچ بەرپرسێک لێرە ئامادە بوو؟ وەڵاهی لەسەر ئاستی حکومی نەوەڵات تەنها قایمقامی چەمسەماڵ ئامادە بووە ئەوش بە قەنەعەتی من هیچ شتێکی وای پێ ناکرێ نەبوو گۆبتەپە و نەبوو سنوورەکە لە ئاستی ئەو خزمەتێکەوە خەڵکی گۆبتەپە داوای کردو و داواکاری هەیە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو کۆمەڵە داواکاریمان هەبووە نە ساڵان ڕابردوو جێبەجێکرەوە ئێستاش دووبارە بەجێ حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ناوچەکەمانە داوەتە بۆ ئەوی بۆمان جێبەجێکرێ هەتا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەم قسانی کە ئەکرێن ینی ساڵانە لەم مەراسیمانەیە چەندێکیان دووبارن یاخود ئەو بەڵێنانە چەندیان چوونەتەوە بارە جێبەجێکردنەوە؟ وەڵاهی ئەو بەڵێنانەی کە پێمان دەدرێت تەنها وەکو بڵقی سەر ئاوایە ئەبێتە بڵقی سەر ئاو دواتر ئەتەقی و ئەڕوا لەبەروی هەتا ئێستا هیچ بەڵێنێک کە لە ساڵانی ڕابردوو بە خەڵکی سنوورەکە و بە تایبەتی تر خەڵکی گۆبتەپە درراوە هیچ بەڵێنێک نەهاتۆتە دیچکە لە ساڵان ڕابردوو 4 خاڵ 5 خاڵ دراوەتە دەست حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی ناوچەکە هەتا ئێستا هیچ شتێک جێبەجێ نەکرا بەڕاستی. ئەو شتانی کە ئێوە پێویستان پێیەتی چین؟ ئەو شتانەی کە خەڵکی گۆبتەپە پێویستێت پێێتی بەڕاستی هیچ شتێک نییە کە هیچ شتێکی ئەوەندە گران نییە کە بە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ بۆ نمونە ینی مافێکی سەرەتاییە تەمەشاکە کۆڵانەکانی گۆبتەپە یعنی بڕۆ دوورە دەیەکی زۆر
لە ناوچەکانی دیکە هەمووی ماڵ بە ماڵ قیر کراوە لێرانە کۆڵانەکانی گۆبتەپە قیرتاوی پێویستە یاریگایکی ئانزایی گۆبتەپە بۆ گەنجانی گۆبتەپە پێویستە بنکەی تەندروستیمان هەیە لەگەڵ بۆ سەعادیەکی دوای نیوەڕۆ یعنی دەرگای لێداخرێ بەڕاستی پێویستە بنکەی تەندروستی گۆبتەپە فراوان بکرێ بکێتە 24 کاتژمێری بۆ ئەوەی خەڵکی گۆبتەپە سنوورەکەش لێ سوودمەند بن بەڕاستی ئەو بەڵێنانی کە لە ساڵێن ڕابردوو بە خەڵکی گۆبتەپە ناوچەکەی درراوە هەتا ئێستا هیچ بەڵێنێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانی و بە تایبەتی تریش دەسەڵاتدارانی ئەم ناوچەیە نەهاتۆتە بواری جێبەجێکردن. دۆخی خەڵکی ناو گوندەکە چۆنە گەنجەکان بە تایبەتی تا چەند دەرفەتی کاران بۆ ڕخساوە تا چەند دامەزراون لە ناوەندە حکوومیەکانە واللهی دۆخی گەنجەکانی گۆبتەپە بەڕاستی بەشێکی زۆری گەنجەکانی گۆبتەپە هەمووی خەریزن خەریز قانونن خەریز ئیدارە و اقتصاد نیە چەچە من لەوانە خۆم خەریزم بەشێکی زۆر لێرانە دانەمەزراون یعنی خەریکی کار و کەسابات و زرعاتکردن لێرانە بەڕاستی لە شانۆگەرێکەش ئەگەر بە خۆتان تێبینیتان کردبێ بەڕاستی شانۆگەرێکی پڕ پێسکرا سەبارەت بەوەی کە ئەوەی ئێستا دادەمەزرێت لە وڵاتی ئێمە تەنها کوڕی بەرپرسەکان و کوڕی مستەشارەکان و جاشەکانە بەڕاستی دامەزرێت ئەو خەڵکی کە تەسحیدا و ئەنفال کراوە چیماباران کرا و جینۆساید کراوە بەڕاستی دەبێت بچی لە دەرکەی منداڵە ڕێی زاشێک بدەیت بۆ ئەوەی کە دەرکە لێ بکاتەوە محاولی ئەوە بۆ کاواستەی ئەوە بکەوەی تەعین بکرێ بەڕاستی. زۆر سپاس دەستان خۆش دەستان خۆش سپاس. بەڵێ ئەمە ڕابۆچوونی بەشێکە لە دانیشتوانی گوندی گۆبتەپە ئەوان بێزارن لە قسە دووبارانە ئەوان کردارانەوێ دەرفەتی کار بۆ گەنجەکانیان ڕێک بخرێیانەوێ دەرچوی زانکۆ پەیمانگەکان لەم گوندەیە دابمەزرێن و لەگەڵ ئەوەیە پرۆژەی پێویست بۆ ئەم گوندە دابین نەکراوە جادە و ڕێگاوانیان ئەوێ نەخۆشخانە قوتابخانە ئەوان دەڵێن ساڵانە بەرپرسەکانمان تەنها بۆ یادکردنەوە یەنێرە تەنها برینەکانمانەکولێنەوە بەشێکی زۆر لەو بەڵێنانەی کە ئەیەن بە گوێی ئێمەیە نەچۆتە بوارێ جێبەجێکردنەوە ئەوان قسەیان ناوێت کرداریانەوێت ئەمە ڕابۆچینی بەشێک لە دانیشتوانی گوندی گۆبتەپەیە.